سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی ڤار میدیا لە هەر شوێن و جێگایەکەم کاتتان باش بێت. ئەمڕۆ هاتوومەتە قەزای ماوەت لە شەڕباژێر کاکەوێتە سونی پارێزگای سلێمانیەوە. دروست ئەم شوێنی کە من لێم پشتەوەم تافگەی سەرسوولە و هەروەها خوارەوەشم چەمی خەمەلووکەیە. جا هاتوومەتە ئێرە لە سروشتە جوانەکەی قەزای ماوەتەوە ئەمەوێ باسی ڕۆژی کەشەواتان بۆ بکەم. جا ئینسان کە دێتە ئەم شوێنە دڵڕفێن و جوانەوە حەزەکە پێشبینی کەشەواژ بکە. جا لێرە لەگەڵم بن وەگوێ لەم پێشبینی وردە بکەن کە بۆتانەکەم سەبارەت بە ڕۆژی کەشەوە هەتاوەکو نوێی مانگ واتە هەتاوەکو ڕۆژی پێنجشەممە کۆتایی هەفتە. سەرەتا ئەم ماوەی کە لە پێشمانە لە سبەی ڕۆژی یەکشەممە لە 5 چواری 2026ەوە هەرێمی کوردستان ڕۆژانە کەشەوەی ناسەقامگیر بەخۆوە بینێ بە تایبەتی لە ڕۆژی یەکشەمە هەتاوەکو ڕۆژی سێشەمە. پێشبینیمان وایە کە بە شێوەی ناو بەناو هەورە بروسکە و تاوابارانی بەخۆڕ و تەرزەیشی لەگەڵا بێ بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ئیدارەی ڕاپەڕین ئیدارەی سەربەخۆی سۆران بەشێکی پارێزگای هەڵەبجە و ناوچە شاخاوەکانی پارێزگای هەولێر و دۆک کە پێشبینی بارانبارنی باشی تیاکرێ. واروها بە شێوەی ناو بەناو وەکوتم هەتاوەکو ڕۆژی سێشەمە و لە ڕۆژانی چوارشەمە پێنجشەمەش بە هەمان شێوە ئەگەری تاوابارانی باشەیە. بەڵام ئەو سێ ڕۆژەی کە ئاماژەم پێکردبوو یەکێکە بنەو ڕۆژانی کە چڕبوونەوەی هەوری زۆر تیا ڕۆدا و حاڵەتەکانی ئەم جارش بە گشتی کە ڕۆدەن زۆربیان هەورە بروسکەی زۆر توندیان لەگەڵایە. پلەکانی گەرماش بڕێک بەرزە بن ئەمە واکە هەورەکان زیاتر بارگایە بن و ئەو هەورە بروسکانیشی کە ڕۆدەن بەهێز بن و بەر زەوی شەکەون و تەرزەیشی لەگەڵا بێ. حاڵەتەکانی ئەم جارە تەرزەیە جا ئاگادار بن لە تاوەکو ڕۆژی سێشەمە حاڵەتی تەرزەمانە بێت لە ناوچە جیاوازەکان هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی و هەروەها ئەگەری بەرزبوونی ئاستی ئاو هەیە و لە چەم و دۆڵەکانیش بە هەمان شێوەگەری هاتنی لافاوی زۆری کتوپڕەیە. جا ئاگادار بن شوانکارانی خۆشەویست لەم سێ ڕۆژەی کە ئاماژەم پێکردبوو بە تایبەت نزیکی چەم و دۆڵ مەکەونەوە چونکە بە هەر تاوابارانێکی بەخۆر ئاستی ئاو بەگشتی بەرزە بێتەوە چونکە ناخی جێی بەگشتی پارا بووە ماشەڵا سروشتەکەی چەند ڕەنگین کردووە و بە هەمان شێوە نزیکی ستونی کارەبا و نیشتمانیان نزیکی ستونی کارەبا مەکەونەوە نزیکی چڕی دار ئەو دارانەی کە چڕن و زۆرن نزیکیان مەکەنەوە لە کاتی هەورە بروسکە چونکە ئەوانە بەگشتی بەرزەوێکەون مەترسیدارن بۆ سەر ژیانی خۆ و هەروەها ئۆتۆمبیلەکانتان داپۆشن لە هەندێک کات بە تایبەتی لە کاتەکانی نیوەڕۆ تاوەکو دوای نیوەڕۆ چونکە لە هەندێک کات ئەگەری تەرزەی زۆر هەیە بۆەوەی کە ئۆتۆمبیلەکانشتان سەلامەت بێ ئاگاداری حاڵەتی تەرزەبارین بن. بۆیە جا هەتاوەکو ڕۆژی پێنجشەمە کاتە نوێی مانگ کۆتایی ئەم هەفتەیە کەشەوا بەگشتی ناسەقامگیرە و ئەگەری تاوابارانی بەخۆڕ هەیە بەگشتی ئەمە ڕۆژی کەشەوا بوو و ئەوانیشی کە دێن بۆ سەرن بەڕاستی ئەمڕۆ دیمەنێکی زۆر ناشرین بینی کە بێتاقەتی کردم پێم خۆش لێرەدا ئاماژەی پێ بکەم. ئەوانی کە دێنە سەیران هیچ نەبێت لەگەڵ خۆتانە کیسەی خۆڵ لەگەڵ خۆتانە بێن ئەو پاشماوی کە لە دوای خۆتانە بەجێهێڵن فڕێ مەدەنە سروشتەکە ئەو سروشتە جوانە تێک مەدەن. ئەم سروشتە جوانی کە لێرە هەیە با بە جوانی بمێنێتەوە با ژینگەی کوردستانەکەمان جوانتر بێ. یعنی ئەمڕۆ لە هەندێک شوێن بەڕاستی ئەو پاشماوی کە دوێنێ هاتبوون بۆ سەیرانکردن لە دوای خۆیان فڕیاندا بوو ژینگەی سروشتی جوانی هەرێمی کوردستان بە تەواوەتی شێنرا بوو بە پاشماوەی دوای خۆیان. جا ئەو کەسانی کە دێنە سەیران و هاوڵاتیان کە دێن بۆ سەیرانکردن عەلاگەیەکی خۆڵ لەگەڵ خۆتا بێنە لە دوای خۆت هەرچیت خۆت بیخەنەوە عەلەکەکە و دای بنە با ژینگەکە جوانتر و ڕەنگینتر بێ. والله ئەعلەم هەر شاد بن و بمێنن بەخێر.